ڕاهێنان و ئامادەسازی یاریزانانی شێروانەیە یانە و هاندەرانی دڵخۆشن بەوەی تای ئێستا بەدەستیان هێناوە، بەڵام هێشتا مۆتەکەی ئەزموونەکەی ساڵی پار بەری نەداون. یانەی شێروانە یانە بەناوبانگەکەی گەرمیان و کەلار ئەم ساڵ بە کۆکردنەوەی 30 خاڵ لە پلەی یەکەمدا کۆتایی بانیوەی یەکەمی خولی نایەبی کوردستان هێنا. ئەمە بۆ یانەکە نوێ نییە، پاریش هەمان ئەنجامیان هەبوو، بەڵام لە دوا هەفتەکاندا ڕەنجیان بە خەسار چوو. پێدەچێت ئەزموونەکەی پاروانەیەکی باشی فێری ڕاهێنەر و یاریزانانی شێروانە کردبێت، بۆیە هەرچێکیان کردووە نایەنوێت ئەو ئەزموونە تاڵە دووبارە بکەنەوە. ئەلحەمدە ئەم ساڵی مەتوانیمانە پێکاتی ئەم ساڵمان تۆکمەتر کەمەک لە پارساڵ بەهێنانی 2 بۆ 3 یاریزانی پیشەگەر و بەهێنانەوەی یاریزانی بەتوانە کاک بیلال کە یاریزانی یانەی شێروان بۆ پێشتر خۆشبەختانە ئەم ساڵ پێکێشمان کردە ناو یانەکەمان و ڕۆڵێکی کاریگەری هەیە و خۆشبەختانە توانیمانە تیپێکی تۆکمە دروست بکەین ئەم ساڵ جیاواسی دەرکەوین و بۆ قۆناغی دووەمیش ئینشاءڵڵا ڕەنگە 2 بۆ 3 یاریزانی نوێ ئیزافەی تیپەکە بکەین بتوانین تۆکمەتر بین وەک لە قۆناغی یەکەم. قۆناغی یەکەم تێپەڕی و قۆناغی دووەم ماوە. یاریزانەکانی شێروانە چەندە دڵخۆشن بەسەر کەوتنەکەیان، ئەوەندەش بە ئاگان کە قۆناغی دووەم وە بە ئاسانی تێناپەڕێت و دەبێت باش خۆیانی بۆ ئامادە بکەن. ئێمە سپاس بۆخوا کە توانیمان لە قۆناغی یەکەمی خولی کوردستاندا ئەنجامێکی زۆر باش بەدەست بێنین. ئینشەڵڵا بتوانین زیاتری بکەین، ئەو ئەنجامە زیاتر بکەین و بۆ ئەوی زیاتر لە نازناوەکە نزیک بۆینەوە. ڕاستە قۆناغی دووەم بەنسبەت هەموو نادەکانەوە قورسە، بۆ ئێمە بێ لە قۆناغی دووەمە هەوڵی زیاتر بووین بدەین بۆ ئەوەی ئەو ئامانجەی چەند ساڵەی شارەکەمان هەیە ئەو خەونەمان هەیە بەدەستی بێنین. ئینشەڵڵا هەموو یاریزانەکان و ئیدارە و ڕایەنەر هەمومان پاڵپشتی یەکەکەین بۆ ئەوەی بتوانین بگەین بەو ئامانجە. بەڵێنی ئەوەیانە دەمێکە ئێمە پار ئەو ئیشەی نەمانتوانی تەواویکەین پار ئینشەڵڵا بتوانین ئیمساڵ بە زیاترەوە تەواویکەین. شێروانە پار و ئەمساڵ بە بەهێزی ناوی کەلار و گەرمیانی خستۆتەوە سەر نەخشەی تۆپی پێی کوردستان، بەڵام ئەوەی یاریزانەکان پێی ناڕەحەتن ئەوەیە نەبەرپرسانی ناوچەکە و نەخوا پێداوان ئاگیان لە یانەکە نییە و بەبایەخەوە لەو ئەنجامە گەورەیە ناڕوانن. من تەنیا ئەو داواکاریەمە ئەو گلێم لە بەرپرسانی ئەم شارە هەیە، هەتاوەکو ئێستا ئەوە بۆ نزیک 14 هەفتەچێ 3 مانگ شتێکە بێ شێروانە لە ڕێزبەندی پێشەوەی تەنیا هەفتەیەک یەکەم نەبووە. ڕۆژە کەسێکیان ئاوریان لەم نادیە نەداوەتەوە، ڕۆژە کەسێک لەم نادیە نەپرسیوە، تەنیا ئیدارەکە و کاک عەلیە کە هاوکاری ئەم نادیەیە، هیچ کەسێک خەمی ئەم نادیە نییە. نازانم چی لەوە زیاتر چی بکات. ئەمە بۆ ماوەی 2 ساڵە چێت هەموو پار شەڕی نازناوی کرد هەتا کۆتا هەفتە بڕوا ناکەم بە 2 جار هاوکاری شێروانە کرابێت لە هەمووی ئەم سنوورەیە. کاربەدەستانی حکوومەت و ئەو سەرمایەدارانەکەین کە لە کەلارە هەیە، هیوادارم ئاوڕێک لە نادی شێروانش بدەنەوە. لە پاڵ باشی پلانەکانی ڕاهێنەر و ئامادەسازی یاریزانەکاندا یەکێکی دیکە لە نهێنیەکانی سەرکەوتنی شێروانە جەماوەرەکەیەتی هاندەرانێک کە پشتی یانەکەیان بەرنادەن و سەرسەختانە پشتیوانی دەکەن بۆ ئەوەی بیانگەێنێت بە خەونە گەورەکە. سپاس بۆخوا ئەمساڵ شێروانە لە پێشەوە بە باشیە ناوێتی. سپاس بۆخوا لە ڕووی ئیدارە و لە ڕووی ڕاهێنەر و یاریزان و هەمووی بە دڵسۆزیارێکە و نەتیجەیەکی باشیان هێناوە و سپاس بۆخوا هەمووی یەکدەسە هەم لەگەڵ ڕاهێنەر لەگەڵ لەعابەکان هەمویان یەکدەستن. سپاس بۆخوا تا ئێستا بە باشیە نایەنە و شەڵا پشت بەخوا لە قۆناغی دووە باشتر دەرەکەوین و نازناوەکە دێنینەوە کەلاری شەڵا. ئەگەر ئەم ساڵ هەموو شتێک باش بڕوات و شێروانە لە قۆناغی دووەمیشدا هەمان ئەنجامە باشەکان بهێنێتەوە، ئەوە خەونی 32 ساڵەی یانەکە بەدەست دێت و جامی خولی نایەبی کوردستان دەهێننەوە بۆ کەلار. ئەو جامەی نەهاندەران و نەیاریزانانی یانە کەلاریەکە ئەم ساڵ ئامادەنین بە ئاسانی دەست بەرداری بن. میلاد جەلال 964 گەرمیان.